یەکێ لە وەزیفانەی کە پێویست ئێمە لە ناو نخبەکەیە دروستیکەین بریتیە لە داڕشتنی ڕەوتەوانان و ڕێنماییکردنیان، داڕشتنەوەی بیرۆهۆشی ڕەوتەوانان. هەر یەکێ لەم کەسانەی ڕەوتەوانن هاتوونەتە ناو ئەم ڕەوتەی ئێمەوە بۆ خۆیان ڕۆشنبیریەکی ئیسلامیان هەیە، پەروەردەیەکی ئیسلامیان وەرگرتووە، حەزیان بە سەرخستنی ئیسلامەکە هەیە، داواکاریەکی و تەسەوت لە تەنزیمەکەش هەیە. ئەمە زۆر مهمە ئێمە بیان هێنینەوە پێشەوە بۆ ئەوەی داڕشتنەوەیەکی سەر لە نوێیان بکەینەوە تاکو هەمومان دید و تەسەورمان ببێتەوە بە یەک. ئەنجا ئەتوانین بەو شێوەیە تەوجیه بکەینەوە. سەیریکەن عەزیزانی من، ئەگەر کۆمەڵە فەقەیەک لێنە بڕێن بۆی ببن بە مەلای 12 عیلم و شەهادەکە وەرنەگرن و عەمامەکە نەبەستن، نابن بەجێ اعتیمادی مەلاکانی تر و جێی سیقە نابن، پێیان بوترێ ئێوە ئەتوانن حجرتان هەبێ و دەرز بە سوختە بڵێن. واتە مەرحەلەکانی یەکەمی فەقێتی. بەڵام ئەگەر کابرا زانیان ئەمە مەلایەتیەکەی تەواو کردو و 12 عیلمە و عەمامەی لەسەر بەسراوە بە ڕەسم و ئیجازەی مەلایەتی لای فڵان مەلا وەرگرتووە، ئێڵەن تەواو مەلا فڵان کەسیش معتەبەرە، لەبەرەوە تەلەبەکەیمان قوبوڵە. ئەم شایەتی دانە لە ناو کۆمەڵگەیە کە دروستە بێ بۆ شیاوێتی ئەم مەلایە، ئەمە شتێکی زۆر گەورە. هەموو وەزیفەیەک وا ئەخوازێ، تۆ ناتوانی لە خۆ تۆ سیارە لێ خوڕی هەتاوەکو شەهادەیەکت پێ نەبێ کە تۆ ئیمتیحانی نەزەری و عەمەلیت دا و تیا سەرکەوتوو بوویت و شایەنی ئەوەی کە بتوانی سیارە لێ خوڕی. هەموو پیشەیەکی تروای ئەم کاری بانگەوازە خوایەش، ئەم تەنزیمی ڕەوتەوان و ئیشکردنەش بە تەئکید هەروەکو ئەوە وایە و حتمەن پێویستی بەوە هەیە کە بگەیتە ئاستێک کە بتوانی ئەو مەسئولیەتەی تیا هەڵگیری. ئەوە خاڵێکی مهمەویش کەوابوو ئێمە پێویستیمان بەوە هەیە ئەو خەڵکەی کە دێتە ناو ڕەوتەکەوە ئەبەو مەنهەجەی پەروەردە ئەبێ ضروریە بیرروهۆشی سەر لە نوێ داڕێژینەوە بۆی بتوانین ڕێنمایی بکەین. ئەنجا ئەویش وە خۆشمان هەمومان بتوانین ئەو وزانەی کە لێمان کۆ بێتەوە لە شوێنی مناسیبی خۆیانە بەگەڕیان خەین، پسپۆڕیان فێرکەین، شارەزایان کەین لەو تایبەتمەندێتیەی کە لە بواری خۆیان کەوتۆتەوە ئیشکردن و وەرگرتنی. ئەبەم شێوە ئەمان با بەرەو چی؟ بەرەو خاڵێکی تر و قۆناغێکی تر کە بە عەرەبی پێوترە ئیستیملاک القودرە، یعنی هەبوونی توانە. ئێمە ئەگەر هاتوو بۆ خۆمان ڕێک و پێک نەبووین، منەظەم نەبووین، کۆمەڵکارێکی مەرکەزی نەبووین، مەنهەجمان نەبوو و پێکەوە گرێ نەدرابووین، هەر زەختێکی جاهیلی بکەوێتە سەرمان کاریگەرەکەی دوو بەرابەرە بێ. بەڵام ئەگەر بیرروهۆشمان داڕشت بۆ سەر لە نوێ بە یەک وەحدەتی فکر و کۆمەڵکاریەکی باشمان دروست کردبوو کە خۆمان لێ ڕازین، لە ناو خۆمانە پەیوەندی تەنزیمیمان کۆمەڵایەتیمان بە برایەتی دینی زۆر بەهێز داڕشت بوو، هەستی مەسئولیەتمان لە دنیا قیامەتە گەورەتر بوو، هەر یەکەمان بە تەنگ برا عەزیزەکەی تری خۆیەوە هاتبوو، زەربەی جاهیلیەت کە بەرمانەکەوێ ئەویان دوو بەرابەر بوو، ئەم جارە یەک بەرابەریش نابێ. هەمووشمان زەربەکە خۆین، چونکە ئەبێوە حساب بکەین. هیچ وەختێک بانگەوازی پێغەمبەرێک نەهاتووە ڕوبەڕووی جاهیلیەت نەوەستا بێتەوە و زەربەی پێ نەکرد. ئەوەی کە ئێستا بانگ پێی خۆشە و گەیشتۆتە سەر حکم، وا ئەزانە گەیشتۆتە سەر حکم و زۆری پێخۆشە، ئەوە بە تەئکید لە ڕێبازی پێغەمبەران لای داوە. بۆیە بەو
شێوێ پەیژەی بۆ دانراوە بە کەیفی خۆی سەر هەبوونی مسلمانانی تری عەقیدە پاک و خاوەن هەڵوێستی جیهادیە مامەی ئەویان کردو و بردویانە لەبەر خاترەوەی کە لێنێ پڕ کاتەوە لەو شانۆگەریەی کە بە ناوی گۆڕانکاری و دیموکراتی و مافی مرۆڤ و ئیدارەی سیاسی وڵاتەوە ئەکرێت. لەبەرەوە مهمە برانی بەڕێزم هەر یەکێک لەم نقطانە لەبەر چاومان ئەم نخبەیە کە کۆ ئەبێتەوە لەم ڕەوتە سەرپەرشتی ئیدارە و تەنزیمیەکە پلاندا ئەنێ وەکو پلانێکی استراتیژی دوورمەدا دیاری ڕێبازەکەی دیاری کردو ئامانجەکە دیاریەکە و قۆناغەکان دیاریەکە ئەکەوێتە ئیشکردن ئەم نخبەیە پێویستمان بەوە هەیە کە بیرۆهۆشی داڕێژین ڕێنمایی بکەین ئەو وزە و توانایانەی کە هەیانە هەریەکە لە شوێنی خۆیان بەکاربێنین بۆ ئەوەی قودرەتێکمان دەستکە بگەینە خاوەنی قووەت بەغەیری ئەمەش ناگەین عەزیزانی. الذين آمنوا وهاجروا وجاهدوا هەروە لە خۆیەوە دروست نابێ وجاهدوا هەروە بزانین تفەڵمان پێبێ لەو شاخە بین کافیە وا دروست نابێ قۆناغی داڕشتنی ئیمانی کە ئەو هەموو مەرحەلە زۆرەی 23 ساڵ لە بیناسازی ئەم ئینسانەیە دوای بە 10 ساڵ حکومەتەکە گەیشتۆتەوەی کە ئیتر بانگەوازە خواییەکە هەڵگرێ و شارستانەتی پێ دروست کرد و ئەو دەفعی کە لە مدەی 23 ساڵەکە دروست بوو سیانزەی پەروەردەی تاکو دەی ئاراستەی ئیدارە و کۆمەڵگەکە بەو 23 ساڵە 230 ساڵی تر بە دوایە کە هات جارە هەر جیلی سەحابە و تابعین و تابعی تابعین بوون کە هات خۆی ماوی بوخاری دوایەوە هاتو شاری ماوە بەڕێزەکە لەو فترەیە لەبەرەوە زۆر مهمە ئێمە ئەقڵمان بەمە بشکێ پێی پێ ببین ئێوە لەناو خۆتانە ئەبێ ببن بەم نخبەیەی کە ئێوە پلانی استراتیژی دائنێن نەک من ئێستا من لەگەڵتانە پلانەکە دائنێن ئێستا من کتێبەکان دیاریەکەم ئێستا من ئاڕاستە گشتیەکە ئەکەم بەڵام ناشێ ئەمە هەر من دوای فترەیەکی تر ئێوە خۆتانە بێ ئەمە ببەن بەڕێ خۆتانە بێ بە پشتیوانی خوای گەورە ئەو نخبەیەی کە پێ ئەگا وردە وەکو تدریبی مەلەکردن و تدریبی سیاقە و تدریبی شاگردێتی و تدریبی مەلایەتی و فەقێتی تدریبی هەموو شتێکی ترکە لە بەردەستی یەکێکی ترایکەی ئەنجا ئێوە بۆ خۆتانە بێ بتواننەوە ئاڕاستێ بکە بەڵام ئایا ئێوە چەند قابلیەتتان تایە و چەندتان دێتە بەردەستی من بۆ ئەوی وەک فەقێ وەک سەکن وەک شاگرد وەک فێرخوازی مەلەوانێتی بێنە بەردەست و فێرتان کەمەوە لە ئوسوڵ و قەواعیدی ئیشکردنەکە لەوە عیلاقەی بە خۆتانەوە چەند دێنە پێش و چەندیشن من لە دووهەستەکەم بە پەروەردەی ئەو کەسانەی کە هاتوونەتە پێشە کە ناسی و من بەڵام بە 100 تەئکید لە 2011 هیچ کەسێ وەرناگرم کە متەرەدد بووە لە مەسافەی ئەم 2-3 ساڵێ هاتو نەهاتوو کۆبوونەوەی کردو نەکردو بەخوا نەمانتوانی وەڵای مامەسە گردنمان ئازاکە و 1000 جار گردنە دازابێ بەڵام تۆش گردنی من ئازاکە کە ئاور لە تۆ نادەمەوە کە من خۆم بە تۆ مەشغوڵ ناکەم تۆ ئەو پیاوەنی ئەم کۆڵە بۆ ئێمە هەڵگری لەبەرەوە هی ئەوەش نی وەختت بۆ سەرف بکەمەوە لەبەرەوە عەزیزانی من قسەکان زۆر بە جددی وەرگرن ئەگەر ئێمە 10 کەس بین 100 کەسەکە بین کە پلانمان بۆ داناوە لە 2011 مەشغوڵ نابین بە خەڵکی تر من مەشغوڵ نابم بە خەڵکی تر لە 2011 تەنها ئەگەر زیندوو بمێنم تەنها خۆم تەرخانەکەمەوە بۆ ئەم 100 کەسە کە ئاراستەیانەکەم ئەم 100 کەسە ئەچنە مەعهەدی کەوادرەوە ئەم 100 کەسە ئەچنە پەروەردە بوونەوە ئەم 100 کەسە بە پشتیوانی خوای گەورە پلان و بەرنامە و ئیدارە و علم النەفس و ئەوەی ئەیزانم فێریانەکەم لەبەرەوە چۆن یەکەم جار ئەو خەڵکە وەرە گیرێ بۆ تۆپی پێ خۆ کەسەی کە کاپتنە هەمویان نابە بۆ یاری ئەڕایان با بۆ ساحە هەمویان گەشە یاریکردن و هەرێکە خۆنواندنێگەکە یان باتە ناو یاریترەوە مسابقاتی لابەلاییەوە بەڵام ئەوەی کە هەڵیانە بژێرە دوایی
بۆ ئەوەی کە بیانکە بە لاعب بە یاریزانی محتەرف ئەوە بە تەکی دەبێ هەڵیان بشێت لەبەرە بە پشتیوانی خوای پەروەردگار ئێمە ژوا ئەکەینەوە ئەمەش موهیمە